ڕۆژی ڕابردوو گەیشتە هەرێمی کوردستان و شاری هەولێری خۆشەویست. سەرەتایی پرۆسێسەکە بەوە دەست پێ دەکاتن کەەوە 3 شوێن ئامادەکراوە لە سنووری پارێزگای هەولێر، لە نەخۆشخانەی ڕزگاری، لە سنتەری کۆڕۆنا لە سۆران، لە کۆیە. ئەو 3 سنتەرە بۆ ئەو سەرەتا بۆ ئەو کەسانە دەبێتن کەەوە لە پزیشکان و کارمەندان و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە تایبەتی ئەوانەی کە لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا کار دەکەن لە هێلی پێشەوەی چارەسەرکردنن بۆ نەخۆشانی کۆڕۆنا و ئەو کەسانەی کەوا نیشانەیان هەیە، تەنانەت ئەوانەی لە لە تاقیگەی گشتی پشکنینی کۆڕۆنا کار دەکەن و هەروەها ئەوانەی کە سامپڵ وەردەگرن. خۆشبەختانە ئەوڕۆ یەکەم کەس دەست پێکرا کە ڤاکسینەکەی وەرگێت ژەمی یەکەمی و دەست بە پرۆسێسەکە دەکرێت و بەردەوامی دەبێتن لەسەر ئەو بڕێکەوە ئێستا کە دابین کراوە کەەوە پشکی شاری هەولێر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر 1360 ژەمە. ئەوەش بە 2 ژەم دەدرێت بۆ هەر کەسێک. ئومێد دەکەین وەجبەی داهاتوو بە زووترین کات بگاتن کەەوە بەشی پاراستنی تەندروستی لەسەر هێڵن لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغداد بۆ ئەوەی وەجبەی داهاتوو لە ئەسترازینیکا لە ماوەیەکی نزیک ئینشاءڵڵا دەگاتن. ئێمە سەرڕای ئەو 3 شوێنە 61 شوێنی ترمان ئامادە کردووە بۆ پێدانی ڤاکسینی کۆڕۆنا کە ئەویش لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو ئامادە دەبێتن بۆ ئەوەی بتوانندرێ ژمارەیەکی زیاتر کە ڤاکسینەکانی ترگەیشت بۆ ئەوەی لە ماوەیەکی کەم ڤاکسین بۆ گشت کارمەندان و پزیشکانی تەندروستی دابین بکرێت، سەرڕای ئەوەی بۆ ئەو کەسانەی کەوا گەورە ساڵن و تەمەنیان گەورەیە و نەخۆشی درێژخایانیان هەیە، هەروەها بۆ ئەو کەسانەی کەوا لە هێزی ناوخۆ و لە هێلی پێشەوەن بۆ کۆنتاکتیان هەیە و بەرکەوتنیان هەیە لەگەڵ خەڵکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەوانەی کەوا هەلگری ڤایرۆسەکە بن. بۆ زیاتر وردەکاری بەڕێز دکتۆر سەرهەنگ بەڕێوەبەری بەشی پاراستنی تەندروستی وردەکاری زیاتر دەدات. زۆر سپاس کاکتۆر، لاینتان باش. وەکو کاکتۆر درۆڤان باسی کرد، ئەمڕۆ پرۆسەی پێدانی ڤاکسینی کۆڕۆنا لە شاری هەولێر دەستی پێکرد. ڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی دیار دەبی، ڕۆژێکی مێژووی دەبی لە تاریخی نەخۆشی کۆڕۆنای نوێ چی ئیمڕۆ دەست پێ دەکەین بە کوتانی ئەو کەسانەی کەوا لە پێشەوەن لە بۆ چارەسەری نەخۆشەکانی کۆڕۆنا، ئەوانەشن کە نەخۆشخانەکانی تەواری ڕۆژئاوا کە نەخۆش کۆڕۆنا وەردەگرن ئەوڕۆ لێرە بوون، ئەوانەی کە لە چاودێری چێر کار دەکەن و بەردەوام لەگەڵ نەخۆشەکانن. بەڵام ئەو پرۆسەیە بەردەوام دەبێت ئینشاءڵڵا هەتا کارمەندەکانی تەندروستی ئەوانەی لە کۆڕۆنا دەوام دەکەن هەمویان تەلقیح دەکرێن، دوای ویش کارمەندەکانی تەندروستی و دکتۆرەکانی نەخۆشخانەکانی تر و بنکە تەندروستیەکانی تر ئینجا پاش ئەوانە کە تەواو بوو دەست پێ دەکردن بە جێرەی پلانەکەی کە وەزارەتی تەندروستی دایڕشتووە، دەست پێ دەکەن بە کوتانی ئەو کەسانەی تر کەوا عمریان گەورەیە لە 70 ساڵ گەورەترە، دوای دەی نەخوارێ بەرەو 6 ساڵ گەورەتر، 50 ساڵ گەورەتر، لەگەڵ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە لەبەرەوەی ئەوان خوانەکە ئەگەر نەخۆشی کۆڕۆنایان گرت ماکەکانی زۆریان لەسەر دەبی، احتیمالی هەیە تەسیریان لێ بکە و گیان لە دەست بدەن. هەروەها هێزەکانی ناوخۆ، هێزەکانی پێشمەرگا، ئەوانش لە پلانن لەو ماوەیەدا تەلقیح بکرێن. ئەو شوێنانەی کە دانراوە 3 نەخۆشخانەی تایبەتن بە کۆڕۆنا لەگەڵ 43 بنکەی تەندروستی دەستنیشان کرایە لە سنووری هەموو پارێزگای هەولێر دەتوانن لەو سنوورە لەو شوێنانە لوقاحەکان وەرگیرێ و بەرنامەیەکی تایبەتیش هەیە، بەرنامەی ئۆنلاینە خەڵک کە ئینشاءڵڵا هەفتەی داوێ لەوانەیە ئەکتیڤ بکرێ، خەڵک دەتوانن لە ڕێگای ئەو بەرنامەیەوە ناوی خۆیان بنووسن، مەوعیدیان دەدرێتێ و شوێنەکەشیان لەوە دەستنیشان دەکرێت و ڕۆژەکەشیان لەوە دەستنیشان دەکرێت کە بچن ماکوتەکەی لێوەگرن. هیوادارین
پرۆسەی کوتان بەڕێک و پێچی بەڕێوە بچی ئینشاءڵڵا و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سوودی لێوەرگرن ببێتە هۆکارێک لە بۆ کۆتایی هینان بەو نەخۆشیە. بەڵام یەک شتمان لەبیر نەچی ئەوەی لقاحیش وەردەگری پێویستە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکات بە بەستنی ماسک بە دوورکەوتنەوە لە شوێنی خەڵەباڵغ بە دەستشتنی بەردەوام لەبەرەوەی هەتا کۆمەلگا زیاتر لە 160 تا 70 بەرگری دروست نەکات دژە و نەخۆشیە ناتوانین بڵێن ئێمە ئەمین دەبین ئیتر نەخۆشیەکەمان لەناو بردووە. بۆیە هیوادارم هاوڵاتیان پابند من بە ڕێنمایەکانی خۆپارێزی تەنها چارە ئەو ڕێگا خۆپارێزیە لەگەڵەوەش کە ئەو کەسەی ماکتە وەردەگری یان ئەو کەسەی کە نەخۆشی کۆڕۆنای گرتیە پێویستە پابندی بە ڕێنمایەکانی خۆپارێزی. زۆر سپاس. بەڵێ ئەمە لەبەرەوەی ئێستا ئەو ماکسەی کە هاتیە سنووردارە بەڕاستی کەمیەکەی ئێمە لێرە دەتوانین ئێستا 4 تیمان هەیە لێرە بەڵام یەک تیمان دەست بەکار کردیە کە ڕۆژانە 50 کەس تا 100 کەس تەلقیح دەتوانی بکە. بەڵام ئەگەر ماکوتەکەمان زۆر بوو دەستکراوە بووین لێرە دەتوانین 4 تیم هەر تیمی 50 کەس تەلقیحکە کە دەکات 200 کەس تەنها لێرە. لە خەسخانەکانی تریش کەس دوو خەسخانەی ترە جگە لێرە ئەوانیش نەفسیشت 43 بنکەی تەندروستیشن ئەوانیش بینی 50 تا 100 تەلقیح دەکەن. یعنی ئەگەر دەستکراوە بین ئەمە دەتوانین ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وا بکەین کە ماکوتەکەی وەگرن. سیارەکەم ئەوەیە وەکو فەرمانگەی تەندروستی هەولێرەوەی کە لە پلانی بەرنامەتاندا لەم مانگەدا بەشێتری ڤاکسین دەکاتە هەرێمی کوردستان ئەگەر هەمووی بووە چەند کارمەندی تەندروستی و خەڵک دەتوانێت چەند ژەمە ڤاکسینە بۆ هەمووان؟ بەڵێ ئەمە وا بڕیارە ڤاکسینی ئەسترازینیکا لە ماوەیەکی نزیک لە ماوەی 10 ڕۆژ بەشێکی تر بگاتن بۆ عێراق و هەرێمی کوردستان لە نێویشی ئەو بەشەی کە دەگاتە هەرێم بەڕاستی تاوەکو ئێستا کە بڕەکەی دیاری کراو نییە. بەڵام ئەمە وەکو تۆ سەرهەنگیش ئاماژەی پێکرد ئێمە بەردەوام تیمەکانمان ئەو شوێنانی کە دیارمان کردیە ڕاهێنانیان بۆ دەکرێتن چەندی کەمیەکە زیاتر بێتن تیمی پێویستمان ئامادەیە و ڕاهێنانیان بۆ کرایە دەتوانن گشت پزیشکان و کارمەندان پێکوتەکەی وەربگرن. هەمویان لە ئەمری هەناسەدانگان بە ژۆریان حاڵیان خراپەیان توشبوونەکی ئاسایی نەخێر ئێمە ئاماژەمان بۆی کردبوو کە ئەوانەی ڤایرۆسی گۆڕاو کۆڕۆنای گۆڕاو تەنها ئەوەیە کە خێراتر بڵاو دەبێتەوە دەنان نیشانە و چارەسەریەکەی وەکو یەکترە و هەروەها تاوەکو ئێستاکە ڕێژەکەشی وەکو ئەوەی تر هەر ئەو ڕێژەیە کەوا پێویستیان بە هەناسە و چاودێری چڕ دەبێتن. بەڵام تێیدا لەوانەی کە لە نەخۆشە نوێیەکانی هاتون بۆ چاودێری چەر ڤایرۆسی گۆڕاوەکەیە. بەشێک لە میدیاکان تا ڕۆژێکە لەسەرەوە دەکەن کە هانی خەڵک دەدرێت بە جۆرێک لە جۆرەکان کە ئەو ڤاکسینە لە خۆی دەدرێت بۆچی ئەو ڤاکسینە خراپە یاخود ڕێژەی سەرکەوتنی ئەو ڤاکسینە چەندە بۆچی وا پیشان دەدرێت کە ئەو ڤاکسینە خراپە هیچینە نابێت لە خۆ دەزانی بەنسبەت ڤاکسینەکان لە بۆی ئێستاکە دوو لیژنەی زانستی هەیە لیژنەیەک لەسەر ئاستی عێراق لیژنەیەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەو دوو لیژنەیە پێداچوونەوە و چوونەتە ناو وردەکاری ئەو ڤاکسینانەیەکەوە تاوەکو ئێستا ڕێگە پێدراون لە جیهان لە وڵاتانی جیهان. بۆیە تاوەکو ئێستاکە تەنانەت لیژنەی زانستی ئەوەی لە عێراق و هەرێمی کوردستانیش ڕێگەیان بە ڤایزەر و بە ئەسترازینیکا و ئەو سینۆفارمیش داوە. لەبەر ئەوە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە پزیشکان و کارمەندانی تەندروستی دڵنیا دەکەینەوە کەوا جۆرەکەی جۆرێکی زۆر باشە و ئەوە دەکات دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ژیانیان پارێزراو بێتن بتوانن کارەکانیان زیاتر بەبێ سترێس بە دڵنیاییەوە زیاتر چارەسەر بۆ نەخۆش بکەن بە تایبەتی بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی و هەروەها چەندی ڕێژەی ڤاکسینەکە زیاتر بێتن خەڵکی زیاتر ڤاکسین وەربگرێتن ئەو کاتە دەتوانین ژیان ئاساییتر بەسەر ببین. ئەو شوێنانەیەکەوە ڕێنماییەکانی تێدا جێبەجێ کراوە ئەگەر بگاتە حەدێکی زۆر و هەموو خەڵک ڤاکسینەکە وەربگری ئەو کاتە پێویستی بۆ توند و تۆڵی و ئەوە ڕێنماییەکان
کەمتر بێت. وڵاتانی گیان لە هەرێمی کوردستان لە کارمەندی دەستپێچێ دەست وڵاتان لە سەرکردە و قەیمەنەکردن خۆتان بۆ بەکاریداریەکەی بەکارێنن. بەڵێ ئێمە بەڕاستی ئەو بڕێک کە ئێستا کە هاتووە ئەوە سنووردارە لەبەرەوەی سنووردارە ئێمە دوای ڕاوێژ لەگەڵ لیژنەی زانستی بڕیار لەسەر ئەوە درا چانس و هەل زیاتر بە و پزیشک و کارمەندانە بدرێ بە تایبەتی ئێستاەوەی ئەو ڕۆکە یەکەم وەزبە بوون تواکسینەکەیان وەرگرت ئەو کارمەند و پزیشکانن کە لە چاودێری چڕ کار دەکەن چونکە ئەوانەی لە چاودێری چڕی نەخۆشخانەکان کار دەکەن مەترسی لەسەر توشببوونیان لە هەمووان زیاترە چونکە ڕێژەی ڤایرۆسەکە لە ناو چاودێری چڕ لە هەمووان زیاترە بۆیە بە دڵنیاییەوە ئێمەش وەری دەگرین بەڵام ئەوەی ئێستا کە بڕەکەی سنووردارە بڕیار لەسەر ئەوە درا ئەو کەسانە بنکەوە لە چاودێری چڕ و نەخۆشخانەکانی کۆڕۆنا کار دەکەن. بەڵێ ئەوە تۆ سەرنجیش ئاماژەی پێدا بە شێوەی ئۆنلاین دەتواندرێ ئەو کەسانەی کەوا سڕە بۆ خۆیان بگرن و لە بە شێوەی ئۆنلاین فۆرمێکی تایبەت هەیە گشت وردەکاریەکانی تێدایە ناو و تەمەن و تەنانەت ئەو نەخۆشیانەی کە هەیەە ئایا تووشی یان هەڵگەری ڤایرۆسی کۆڕۆنا بووە یاخودنا ئەوە دەبێتە فۆرمێکی تایبەت و بە شێوەی ئۆنلاین لیژنەی تایبەت دەبێت ئەو کاتە بە گوێرەی شوێن و ئەو شوێنانی کە دابین کرایە لە بۆ ڤاکسینەکە دەتوانێت لەوێ وەربگرێتن بەڵام نقطەیەکی تر هەیە ئێمە لەبەروەی کە گوتمان ژمارەکان لەوانەیە لە وەزبەی داهاتوش کە دێن ئێمە سەرەتا لە لیژنەی زانستی وەزارەتی تەندروستی ئەولەویەت دانراوە سەرەتا بۆ ئەو کەسانەیە وەکو باسمان کرد بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی بۆ گەورە ساڵان ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ هێزەکانی ئەمنی ئینجا دێتە سەر ئەوەی کەوا چەندی بڕەکە زیاتر بێتن بۆ گشت هاوڵاتیان. زۆر سپاس.